دوایەوەی هاتین بۆ نزیکە و شوێنەی کە ڕێگایەک هەبوو بۆ خۆڕزگارکردن، قەناس بەدەستەکانی داعش گولەیەکیان لە پیاوەکەمدا و کوشتیان. داگیرکردنی مووسڵ و شوێنەکانی دیکەی عێراق لەلایەن داعش و بچرانی هێڵەکانی پەیوەندی و گواستنەوە لە نێوان ئەو هاوڵاتی و خێزانانەی لە شارەکەدا مابوونەوە بۆ تامایی لەکدابڕانی چەندان خێزان و خانەوادە بە جۆرێک کەسانێک هەن بۆ ماوەی 3 ساڵ لە ژێر دەستی داعش ژیانیان بەسەر بردووە و تەواو بێئاگا بوونە لە ڕەوشی خانەوادەکانیان لە دەرەوەی شارەکە. لە ئەڵقەی ئەمجاری چیرۆکەکانی دوای جەنگ تیشک دەخەینە سەر خێزانێک کە یەکێک لە ئافرەتەکانی نزیکەی 3 ساڵ دەبێت دایک و خوشک و براکانی نەبینیوە. ئەمە لە دوایەوە دێت کە لە ئەڵقەی پێشووی چیرۆکەکانی دوای جەنگدا لەگەڵ کاروانی هاتنی هاوڵاتیان بۆ هەرێمی کوردستان تیمی بەرنامەکە چاوپێگرتنی لەگەڵ ئەم خێزانە کرد و داوایان لێمان کرد هەوڵ بدەین شوێن و ئامادەکاری بۆ پێخشادبوونەوەی ئەم خێزانە بگرینەستەوە. تیمی چیرۆکەکانی دوای جەنگ بە هەمانجی لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی ئامادەکاری تەواو دەکەن بۆ ئەوەی ڕێکارە یاسایی و ڕێگە پێدراوەکان بگرنە بەر و ئەم خێزانە بە خانەوادەکەیان شاد بکەنەوە. کاژمێر دەیسەر لە بەیانی لە کەمپی خازر تیمەکەمان لەگەڵ تیمێکی دەستگای خێرخوازی بارزانی بەڕێ دەکەون بۆ ناوچەی زومار. ئەم ئافرەتە بەدەمبڕینی ڕێگای دوورەوە بە سەرهات و هۆکاری دابڕانی تەواوەتی خۆی لە خانەوادەکەی و نەمانی هیچ چەشنە پەیوەندیەکانیمان بۆ دەژێڕێتەوە. نازانم چۆن هەستی خۆم دەربڕم. هەست دەکەم کە خەونە ئەوەی کە جارێکی دیکە خێزانەکان دەبیمەوە. من پێشتر زۆرترین کات کە دایکم و خوشک و براکانم نەدیت بە یەک مانگیا کەمتر نەدەبوو کە سەردانیانم دەکرد هەموو مانگەیە یا 20 ڕۆژ جارێ. بەڵام لە سەردەمی داعشەکان هەر هەموو شتێک تێک چوو بوو بە خەون. بڕوام نەدەکە خانوادەکەم ببینمەوە، بەڵام ئەمڕۆ هەست دەکەم دەیان بینم و نایان بینم وەکو خەونە بۆ من. باوەڕ ناکەم کە دەیان بینمەوە. زۆر دڵخۆشم دەیان بینم. ئێمە لە سەردەمی دەسەڵاتی داعش بەس هەڵمانەدا پەیوەندی بە کەس و کارەکەی خۆمانەوە بکەین، بەڵام ڕێگایان پێ نەدەدەین. هیچ شتێک نەبوو بۆ پەیوەندی نەدیستنەوەشیان، هیچ شتێک نەبوو. کاتێ ئازادکرێن پەیوەندیم پێیانە کرد کە جوم لە ئەندامانی خێزانەکەم بووم تۆ زاسوودە بووم. بڕوا بۆ ناکەم کە دەیان بینمەوە. زۆر باستەمە کارێکی زۆر قورسە. تەنانە ئێستا کە بم ڕێگا دەدەڕۆین شوێنەکان نوێن بووم. هیچی نایەتەوەتە خەیاڵم بەخوای، هیچی نایەتەوە خەیاڵم. شوێنەکانیش ناناسمەوە تەنانەت. من هەموو شوێنانە شارەزا بووم، ئاشنا بووم پێیان، بەڵام ئێستا هەست دەکەم نوێیە یەکەم جارە دەیان بینم. ئەم ناوچەیە لە سەرەتای پەلامارەکاندا بۆ ماوەی چەند مانجێک کەوتە ژێر سنجی دەوڵەتی خەلافەتی داعشەوە. لە پاشاندا لە ئۆپراسیۆنێکی گەورەی هێزی پێشمەرگە تواندرا ناوچەی زومار و دەوروبەری ئازاد بکرێتەوە. ئێستاش خەڵکی ناوچەکە بە پێکاتە جیاوازەکانەوە لە ژێر ئاڵای کوردستان ژیان بەسەر دەبن. لەگەڵ نزیک بوونەوەمان لە زومار و کۆمەڵگەی دۆمێز بەرۆشی تەواوبوونی ڕێگای دوور و درێژ بە ڕوخساری ئەم خێزانەوە دیارە. بە هەمانجی لەگەڵ هێزی یاسایشی ناوچەکە
توانیمان بگەینە ئەم شوێنەی کە ئامانجمانە. ئەم ماڵە 2000 کە شەهلا پێی تێناوە بەر لە 3 ساڵ بوو. جارێکی دیکە دوای ڕزگاربوونیان لە مەیدانە سەختەکانی جەنگ لە ڕێگەی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگدا پێی شاد دەبێتەوە و خۆی لە نزیکەوە دایک و خوشک و براکانی دەبینێتەوە. سێ ساڵ دەبێت کە منداڵ و نەوەکانم نەبینیوە. زۆر گریاوم بۆ دووریان، تەنانەت نەمدەتوانی پەیوەندیشیان پێوە بکەین. هەتاوەکو ئازاد کران. اینجا خەبەرمان لەسەریان زانی و گوێم لە دەنگیان بوو. تەلەفۆنیش نەبوو لە نێوانمان. ئەو ساتێک کە پەیوەندیمان لەگەڵ یەکتری دەکرد، هەر گریان بۆ پەرۆشیان. من زۆر بیرم لێیان دەکردەوە و هەموو کات لە خەیاڵم بوون. من زۆر پەرۆشیان بووم. زۆر گریاوم بۆیان. سوپاس گوزارم کە خوددا بە سەلامەتی لە مردن ڕزگاری کردن. ئەوان پێشتر لە مردندا بوون، ئێستاش سەلامەتن، سوپاس بۆ خوددا. ئەوان وەک مردوو بوون، ئێستاش زیندوو بوونەتەوە. زۆر دڵخۆشم بە هاتنەوەیان. من لە دووری ئەوان هەموو کات دەگریام و داوام لە خوددا دەکرد کچەکەم و منداڵەکان و پیاوەکەی بە سەلامەتی جارێکی دیکە ببینمەوە. من مردم لە دووری ئەوان. هەموو ئەو ڕووداوانەی بەسەرماندا هاتن هەمووی بە هۆکاری خراپەکارانەوە بوو. هەموو ناوچەکان وێران بوون. ژیانی ئەو ناوچانەی پێیان پێدادەنا وێرانیان کردن. هەموو شتێکیان تێکدا و خەڵکیان لێک دابڕاند. ئێستا من زۆر دڵخۆشم بە ئێوە و بەوەی کە ئەوانیشتان بە ئێمە شاد کردەوە. ئێوە خەڵکی زۆر باشن، وەک منداڵەکان و کەسوکاری ئێمەن. ئێوەی کوردەکان زۆر باشن لەگەڵ ئێمە، وەک کەسوکاری خۆتان سەیری ئێمە دەکەن. ئەو ساتەی کە بینیم کچەکەم و منداڵەکانی هاتنەوە ماڵ، لە دڵخۆشیان لە ئەرزەکە کەوتم. من خەوت بووم. لە خەومدا بینیم ئافرەتێک سەیرم دەکات و پێم پێدەکەنێت. چاوم هەڵهێنا بینیم خەوە. گوتم خێر بێت ئینشاڵڵا و خەوتمەوە. ئەوەم بینی و چاوەکانم داخست بوو. شڵەژا بووم. کاتێک جارێکی دیکە لە ڕاستیدا ئەوم بینیەوە، ئەویش ئێستا کچەکەم هاتە ماڵەوە و لە ژوورەکە بە دڵخۆشیەوە پێدەکەنی. هەمان ئەو دیمەنە بوو کە لە خەوەکەمدا بینیم و زۆر دڵخۆش بووم کە دەیان بینمەوە. ئێمە کاتێک گەمارۆ درابووین لە ڕۆژێکی زۆر ناخۆش و ژێردەستەدا بووین. نەمان دەتوانی پەیوەندی بە کەس و کارەکانمانەوە بکەین، نەمان دەتوانی بچینە دەرەوە. لە گەمارۆدا بووین، هیچ شتێکمان پێ نەدەکرا. ئێمە هەوڵمان دەدا خۆمان ڕزگار بکەین. وا بوو ڕۆژێک لە گەڕەکەکەوە ڕام کرد. زانیارم لەسەر ڕێگاکە وەرگرت و گەڕامەوە شوێنەکەمان. ئێمە لەگەڵ 55 کەسی دیکە لە ماڵێکدا بووین، ئەوانیش خەڵکی گەڕەکەکەمان بوون. داعشەکان ئێمەیان لەوێدا کۆ کرد بۆ و دەیان گوت ئەوە خانووی بێدینەکانە. وا بۆ هەوڵی زۆرماندا و توانیمان خۆمان ڕزگار بکەین. ئێستاش لە کەمدا جێگیر بووین. لەوێدا هەموو ئەمرازەکانی ژیان بەسەربردنمان هەیە و لەوێدا هەموو شتێکیان بۆ دابین کردوین. هاوکاری زۆرمان دەکەن، سوپاس بۆ خوددا. ئەمڕۆژ زۆر دڵخۆشم کە هاوکاریتان کردین کە بێنەوە بۆ ماڵی مام تاوەکو دوای 3 ساڵ دابڕان پێیان شاد ببینەوە. داعشەکان مامەڵەکردنیان لەگەڵ ئێمە زۆر سیر بوو، وەکو دەست بەسەر سەیری ئێمەیان دەکرد. نەیان دەهێش کەس و کارە و ئاگاداری خزم و کەسمان بین. بەواتایەکی دیکە 3 ساڵ ئێمە دەست بەسەر بووین. ئێستاش باوەڕ ناکەم کەوا من توانیم جارێکی دیکە کەس و کارەکەم ببینمەوە و بێمەوە بۆ لایەن. ئێمە لە مووسڵ ئاریشەی زۆرمان هەبوو. ئافرەتەکان دەبایە خۆیان داپۆشن، پەچە و دەستکێش لەبەرکەن. زۆر شت هەبوو کە قەدەغە کرابوو. تەنانەت نەیان دەهێش پیاوەکان جگەرەش بکێشن. موبایل قەدەغە بوو، زۆر ئازارمان دەکێشە بەم شێوازە.
هەڵس و کەوتی خراپیان لەگەڵ دەکردین. یعنی ئافرەت نەی دەتوانی بەبێ پەچە لە ماڵ بێتە دەرەوە، بە ئازادی بڕواتە دەرەوە. نازانم چۆن باسی ڕەوشتە قیزەونەکانیان بۆ بکەم. زۆر خراپ هەڵس و کەوتیان لەگەڵ دەکردین. هەموو شتێ زۆر ناخۆش بوو بۆمان. وەکو بەندیخانەیەک بوو. پیاوەکان نیان دەتوانی پرسیان بارەزوو خۆیان بتراشن، دەبوایە وەکو ئەو شێوازە کە ئەوەندەیان نەبوو دایبنێن. من پیاوەکەم لەسەر جگەرەکێشان جەلدەی لێدرا. ئێمە لە کۆتاییدا هەڵاتینەوە بەرەو ئەو ناوچانە کە ئازادکرابوون ڕامان کرد. ئێستاش لە کەمپ و خێوەت ژیان بەسەر دەبین. ژیان لێرەش زۆر ئاسان نییە. داعشەکان وایان ئازارداین کە سپاسگوزاری ژیانی ناو کەم بین. ئێمە بڕوامانە دەکرد کە ڕزگارمان دەبێت. چونکە خێزانی زۆر لەگەڵمان بوون، نەیان توانی ڕزگاریان بێت و ئەوان مردن. بڕوامانە دەکرد کە ئازاد دەبین. کاتێ هاتین بۆ کوردستان ڕزگارمان بوو. بڕوام نەبوو بەم نزیکانە بتوام خێزانەکەم ببینمەوە. هەر هەموو شتێکم لەبیر چ بووە. من هیوادارم ناوچەکانمان پاک بکرێتەوە و ماڵ و خانوەدا ڕەماوەکانمان هەموو چاک بکرێتەوە. تاوەکو جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ ماڵ و حاڵی خۆمان. بەڕاستی من زۆر دڵخۆشم، باوەڕ ناکەم هاتوومەتەوە سەردانیکردنی کەس و کارم، تەنانە ڕێگەوبانەکانیشم لەبیر چ بووەوە. من زۆر پێویستم و کەس و کارم ببینمەوە. نازام چۆن سپاسی ئەو بکەم کەوا ئێمەتان هێنا بۆ ئێرە. ئێوە بەڵێنتان بە ئێمەدا کە بە کەس و کارەکەمان شادمان بکەنەوە. بڕوام نەدەکراوە ئاسان بێت. ئێوە بەڵێنەکەتان هێنادی. من توانیم ئەمڕۆ بۆ یەکەم جار لە دوای 3 ساڵ بگەڕێمەوە بۆ لای خێزانەکەم. ئەمڕۆ کاتێ پەیوەندیتان پێمانەوە کرد کە خۆمان ئامادە بکەین، زۆر دڵخۆش بووم. بەڕاستی من سپاسی ئێوە و دەستگای خێرخوازی بارزانی دەکەم بۆەوەی کە ئەم کارەتان بۆ ئێمە بە ئەنجام گەیان. ئەگەر ئێوە نەبووایان ئەستەم بوو ئاوا بە ئاسانی بگەڕێنەوە بۆ ئێرە. ئێمە کە هاتین بۆ کوردستان هیچ شتێکمان نەبوو. لە کەمپدا ئیدارەی کەمپەکە خۆراک و پێداویستی ژیانی بۆ دابین کردین. من سپاسی ئیداری کەمپەکەمان دەکەین کە ئەم ئەرکەشی جێبەجێ کرد و هەمیش هاوکاری تەواوی ئێمەی کرد بە تاواتی. ئەو ڕزگاری کردی. ڕزگار بوون لە هەموو شتێک. دوجار کاتی گەڕانەوە هاتوو لە چاوی شەهلا دیارە کە نایەوێت جارێکی دیکە لێکدابڕانی چەند ساڵە دووبارە بێتەوە. بەڵام بەهۆی بوونی شوێنی حەوانەوەیان لە کەمپی خازر و مانەوەیان لەوێدا دەبێت بگەڕێنەوە بۆ خێوەتەکەیان و چاوەڕوانی ڕزگاری یەکجاری بن. ئەمە نمونەیەک بوو لەو خێزان و کەسانی کە ساڵانێکە لێکدابراون و پەیوەندی نێوان خێزانەکان بەهۆی شەڕی داعشەوە پچراوە. وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئیدارەی کەمپی خازر بەردەوامین. ئەمە یەکەم حالەت نییە، لە پێشترێ چەند حالەتێکی ئەوە هەر هەبووە بەردەوام ئەویشانەمان کردیە. یعنی ئەو عایلانەی کە ماوەی 2-3 ساڵە لە ژێر دەسەڵاتی داعش بووینە، هەندێکیان لە جانب الئەیمەن بووینە، ئەوانی کە لە جانب الئەیسەر بووینە، نەیانتوانێ یەکتر ببینن. لە دوای ئاوەرە بوونیان هەریکێکیان کەوتیتە کەمپێکی، هەیە کەوتوتە کەمپەکانی لای ڕۆژهەلاتی مۆسڵ، کەوتە کەمپەکانی ڕۆژ ئاوای مۆسڵ. خەلکانێک لێرە هەنە ڕۆژانە دێن داوامان لێ دەکەن، دێن مەسەلا من 2 ساڵە 3 ساڵە خزمی خۆم نەدیتە، دایکی خۆم نەدیتە، بابی خۆم نەدیتە، کەس و کاری خۆم نییە، بگرە حتا منداڵەکانی خۆشی نەدیتە. لە کاتی هەلاتنەکەی هەر یەکێکیان بەلایەکیدا ڕۆیشتیە. خۆشبەختانە ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئیدارەی کەمپی خازر بەردەوامین ئەو ئایلانە بە یەکتر شاد دەکەینەوە. ئەلحەمدوللا شکر لە بۆ خۆی گەورە بەرفراوانێکی زۆرمان بەرفراوان کردێ لە باو ئایلانە. سەردانمان دەکەن، ناوەکانیان دەنووسین، ئایلەکانیان لە کەمپەکانی کە دەبینەوە، باوکاری کەناڵەکان.
دوایەوەی هاتین بۆ نزیکە و شوێنەی کە ڕێگایەک هەبوو بۆ خۆڕزگارکردن قەناس بەدەستەکانی داعش گولەیەکیان لە پیاوەکەمدا و کوشتیان. ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی هاتنی ئاوارەکان لە بەرزبوونەوەدایە لە بەرامبەردا ڕێژەیەکی کەمتر هەن کە بیانەوێت بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵەکانی خۆیان و زارێکی دیکە ماڵەکانیان ئاوەدان بکەنەوە. لێرە هەر کەسێک ئەبینیت خاوەن بەسەرهاتێکی جەنگە. ئەم ئافرەتە تەنها لە یەک بۆتوماندا زیاتر لە 30 کەس لە خانەوادەکەی لەدەستداوە. 2000 هاوسەرەکەی بە گولەی قەناس بە دەستەکانی داعش دەبێتە قوربانی. ئێستا لەگەڵ 5 منداڵەکەی دوای بڕینی ڕێگەیەکی سەخت و پڕمەترسی لە کەمپی خازر ژیان بەسەر دەبات. ئێمە لە گەڕەکەکانمان لە مانگی 5 ساڵەوە گەمارۆ درابووین و نەمان دەتوانی لە ماڵ بچینە دەرەوە. ئاو و خۆراک و خەرجی نەبوو. لە ماڵەکەمان دەرنەدەچوین. بردمانێکی سەخت لەسەر ئێمە هەبوو لە هەموو لایەکەوە. بردمانی فڕۆکە و تۆپ و هاوەن و گولە بە بەردەوامی هەبوو. تەنانەت نەمان دەتوانی ساناترین شت بۆ منداڵەکانمان دابین بکەین. بازاڕەکان بە هیچ شێوەیەک نەدەتوان ڕابچین بۆی لە هەر شوێنێک ببە. بەتایبەت لە ڕۆژەوای مووسڵ بە هەموو شێوەیەک ڕۆژمان خراپ بوو، هیچ شتێکمان نەبوو. تەنانەت ئەم 4 مانگەی دوایی ئەو خۆراک و پێداویستیانەی هەڵمانگرتبوون بەرەو تەواوبوون دەڕۆیشتن. مانگی ڕەمەزان هات ژیانمان هەر بەو سەختیە مایەوە. منداڵەکانمان لەبەر کەمی خۆراک لە ڕۆژێکدا 1 ژەمیان دەخوارد. ئەگەر نانی بەیانی بخورابە ئەوە ژەمی نیوەڕۆ نەبوو. ئەگەر ژەمی نیوەڕوان بخورابە ئەوە ئێوارە نەبوو. سوپاس بۆ خوددا. ئێمە نانی پاشێوانمان نەبوو، پێش ڕەمەزانیش هەر بەم شێوازە بوو. خواردن و خواردنەوە بە هیچ شێوەیەک لە بازاڕەکانی فاروق و دەموز و ئەوانی دیکە بەدەست نەدەکەوت. تەنانەت دەرمانیش نەبوو. بریندار و پەککەوتەمان زۆر بوو. خەڵکەکە ساچمە و گولە بەرلاق و دەستیان کەوت بوو. ڕەوشەکە زۆر ناخۆشتر بوو لەوەی بیری لێ دەکەیتەوە. پێشەوەی ئێمە ڕزگارمان بێت پێش جەژن بە 3 ڕۆژ بردمانمان لەسەر بوو. نزیکەی 10 منداڵ لە منداڵەکانی براکانم کوژران. لەبەر خراپی ڕەوشەکە نەمان دەتوانی لە گۆڕستان بیان شارینەوە و لە ماڵەکەی خۆمان شاردمانەوە. لە دوای جەژن بە 3 ڕۆژ جارێکی دیکە بردمان کراین. لەو بردمانەدا 32 کەس لە خانەوادەکەمان کوژران. لە ناو ئەوان دایکم و براکانم و خێزانی براکانم هەبوون. دوایەوەی هاتین بۆ نزیکە و شوێنەی کە ڕێگایەک هەبوو بۆ خۆڕزگارکردن قەناس بەدەستەکانی داعش گولەیەکیان لە پیاوەکەمدا و کوشتیان. گەیشتین بۆ گەڕەکی شیفا. سوپا پێشوازی لێکردین. کاتژمێر 3 شەو بوو کە گەیشتین بە سوپا. ئێستا شەوەی دەیبینیت ڕەوشی ئێمەیە و منداڵەکانم دەبینن. من بە چای خۆمەوە بینیم کە گولەیەک بەر پیاوەکەم کەوت. سوپا لەوێ بوون. گوتیانەوە ناتوانن بچن بۆ شوێنە. ئێوە بڕۆن ئێمە تەرمەکەی هەڵدەگرینەوە و دەینێژین. بە چاوی خۆیان منداڵەکانمیان بینی کە دەگریان بۆ باوکیان. کە بینیم گولەکە بەرشانی کەوت زۆر بێ ئومێد بووم لە ژیاندا. جانداکەی دەستی کەوتە ئەرزەکە و پاشان خۆشی کەوت بە ئەرزەکەدا. من هەڵوێستم لەو ساتەدا تەنها سوپاس گوزاری خوددا بوو. ڕۆژانی پێشووتریش تەنها لە بردمانێکدا 32 کەس لە خانەوادەکەم کوژران کە دایکیشم لەگەڵیان بوو. دایک قەت نایەتەوە. منداڵەکانم کە دەبینی لەرزەکە کەوتون و دەگرین جەرگم بۆیان ژانی دەکرد. هەستێکی زۆر ناخۆشم هەبوو. لەوێدا دواتر ڕزگارمان بوو بۆ بەری ڕۆژهەڵات و ڕۆژی پاشتر هاتین بۆ ئێرە. ئێمە ماڵەکەمان داڕما بوو کە سوکارم زۆربەی زۆریان کوژرا بوون. کەسێک نەبوو پێشوازیم لێ بکات لە مووسڵ. بۆیە هاتم لێرە لەگەڵ منداڵەکان ژیان بەسەر دەبم. ئێمە سوپاسگوزارین لە خوددا کەم کارە ساتانی بەسەر هێناین. من ئێستا ڕۆڵی باوک و دایک بۆ منداڵەکانم دەبینم. ڕاستە گرانە بەڵام سوپاس بۆ خوددا. من خۆزگەم دەخواست کە گەرمێردەکەم ڕۆیشت بەس دایکم بمایەوە. ئەو ئەگەر بارگرانی ئێستای بۆ ماسانتر دەکرد. بەڵام خوددا ئەوەی بۆ نووسین من هەموو کات پەرۆشی پیاوەکەمم.
هیچ کاتێک لە خەیاڵم ناڕوات لە هەموو ساتێک لە بیرمە تەنانەت کە ئاویش دەخۆمەوە هەر لە خەیاڵمە ژیانێکی کەممان بەسەر نەبرد لەگەڵ یەکتری 10 ساڵ بەیەکەوە ژیاین پیاوەکەم لە مەسڵدا پێشتر کاری فرۆشتنی کاشی سەرامیکی دەکرد سوپاس بۆ خوددا بەسایی ئەوەوە دەژیاین زۆر شت هەبوو کە بیرمان لێ دەکردەوە بۆ داهاتووی منداڵەکان کە قوتابخانە تەواو بکەن و ببنە خاوەن بڕوانامە و داهاتووی باشیان هەبێت بەڵام چی بکەین ئەم چارە نووسا خوددا بۆی نووسین من دەمەوێت بە جیهان بڵێم کە خەڵکێکی زۆر زەرمەند بوون و لە ناو چوون بوونەتە قوربانی جەنگ دەڵێم خوددا حەقی ئێمە لەو کەسانە بسێنێتەوە کە بوونەتە هۆی ئەم ڕەوشەی کە بەسەر ئێمەدا هاتووە خوددا سەبووری و کەسانە بدات کە زەرمەند بوون و بوونەتە قوربانی زۆر ئازارمان بینیوە و زۆر ناخۆشیمان بینیوە سەرڕای کۆتایی هاتنی جەنگە خوێناویەکەی موست و کوژرانی هەزاران کەس و ئاوەرەبوونی سەدان هەزار کەس سەرڕای دەریایەک لە فرمێسک و خوێن و دنیایەک لە ئازار و نەهامەتی کەسی هێشتا ئاسۆکانی ئایندە دەڵێڵی ماونەتەوە و پێناچێت جەنگ بەم زوانە ئەم ناوە بەجێ بێڵێت